یەکەم دامەزرانی پزیشکانی دانەمەزرا بە زووترین کات، ڕاگەیاندنی وادەیەکی دیاریکرا بۆ دامەزراندنمان، وەزارەتی تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکان زانیاری ورد و تەواومان پێ بدەن لەبارەی ڕێکارەکانی دامەزراندنمان و هەروەها ڕوونکردنەوەی فەرمی بۆ نەهێشتنی دەنگۆکان سەبارەت بە تێکی هەڵکێشکردنی پزیشکانی حکوومەتی هەرێم لە نەخۆشخانە حکومی و تایبەتەکان. دوای ئەوە بە شێوەیەکی فەرمی یاداشنامە و داواکاریەکانمان پێشکەش بە بەڕێزان وەزیری تەندروستی دکتۆر سامان بەرزنجی و سەرۆکی سندیکای پزیشکانی کوردستان دکتۆر باساک بەرزنجی و هەروەها لە ڕێگەی بەڕێز دکتۆر ئامان زەرحیمەوە دڵنیا بووینەوە کە یاداشنامەکەمان گەیشتۆ بە ئەنجومەنی وەزیران. سەرەڕای دەربڕینی پاڵپشتی و جەختکردنەوەیان لە بەردەوامبوونی هەوڵەکانیان، بەڵام بە فەرمی هیچ وەڵامێک بۆ داواکاریەکانمان نەدراوەتەوە و هیچ هەنگاوێکی کرداریش بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە نەنراوە. لەلایەکی دیکەوە جێگیرکردنی لیستی موچە بۆ ساڵی 2025 لەلایەن حکوومەتی فیدراالیەوە بەبێ زیادکردنی ناوی پزیشکانی نوێ نیگەرانیەکانی ئێمەی قوڵتر کردووە. هیچ ئاسۆیەک بۆ دامەزراندنی پزیشکان بەدی ناکرێت و ڕۆژ بە ڕۆژ دۆخەکە نادیارتر و پزیشکان نیگەرانتر دەبن. ئەم دۆخە زیانێکی گەورە لە ئێمەی پزیشکان و لە کەرتی تەندروستی بە شێوەیەکی گشتی دەدات. لەلایەک پلەبەندی پزیشکی لە نەخۆشخانەکان دەوەستێت کە ئەمەش تەواوی کەرتی تەندروستی دەخاتە مەترسیەوە بۆ شایەکی گەورە لە خزمەتکردنی نەخۆش و هاوڵاتیان دروست دەکات. لەلایەکی دیکەوە تێپەڕبوونی ماوەیەکی زۆر بەسەر دەرچوونماندا ئاستی زانستی ئێمەی پزیشکاندا دەبەزێنێت و کەلێنێکی زانستی دروست دەکات. ئێمەی پزیشکان خۆمان بە بەرهەمی چەند ساڵەی حکوومەتی هەرێمی کوردستان دەزانین و وەزارەتی تەندروستیش بە بەرپرسی یەکەمی ئەم دۆخە نەخوازراوە دادنین. ڕوومان لە حکوومەتی هەرێمە و داواکاریمان ئاراستەی بەڕێز سەرۆکی حکوومەتە. هیوادارین لە زیاتی ڕادەستکردنی چارەنووسی پزیشکان و کەرتی تەندروستی بە حکوومەتی عێراق لە هەولێرەوە ئەم کێشەیە یەکلا بکرێتەوە. جێگەی ئاماژەیە ئێمەی پزیشکان لە ڕۆژانی داهاتوودا بەردەوام دەبین لە دەربڕینی ناڕەزایەتی بە ڕێگەی مەدەنی و دیموکراسیانە لە ڕێگەی گردبوونەوە خۆپیشاندانەوە تا ئەو کاتەی وەڵامی داواکاریەکانمان دەدرێتەوە وە کۆتایی بەم گرفتە دەهێنرێت. بۆ ئەم بەبەستا داواکاریمان پێشکەش بە پارێزگاکان کردووە بۆ وەرگرتنی مۆڵەتی گردبوونەوە.